إنساني مسلمان هر كاتێکەوە عارف بوو بە رب العالمین ناخی جوڵەیەکی تی ئەکەوێت ئەم جوڵەیە ئەیبات هەموو کات و ساتەکان هەست بە قوربی خوای گەورە ئەکات هەموو سات و کاتەکان هەستەکە لەگەڵ رب العالمینایە ئەگەر ئەتەوێ بزانێ عەرفانەتی خوا جەلە جەلالوهو زۆر زۆرە ئەو کاتێک کە تووشی قەلەقی ئەبی دەست بخەرە سەر سنگت هەستەکەی دڵەکەت بە پەلە لێ ئەدا قورئان بخوێنە بەسەریە بزانە ئارام ئەبێتەوە دڵت ئارام ئەبێتەوە ذکر بکە ئەلا بذکر الله تطمئن القلوب چۆن کەسێک کە عاشقێکی هەبێ و ناوی عاشقەکەی ئەبرێ ئیتر دڵی ئارام ئەبێتەوە واللهی کەسەکان کە خۆشەویستی رب العالمین کە باسی خوا جەلە جەلالوهو ئەکرێت دڵیان ئارام ئەبێتەوە خۆشەویستانم ئێمە پێویستمان بەم معریفەتە هەیە پێویستمان بەوەیە تێبگەین لە ذاتی پاکی ئەڵڵاه تێبگەین کە بزانین ئێمە عەبدێکی ضەعیف و زەلیلی ئەوین تێبگەین بزانین ئێمە پێویستمان بەوەیە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ خوایە کاتمان هەبێ بە پەنهانی لەگەڵ خوایە دانیشت بین بە پەنهانی لەگەڵ خوایە قسەمان کردبێ ئێمە پێویستمان بەوەیە ناخمان پڕ بێ لە خۆشەویستی ئەو ئەزانم ئەمە سەختە ئەمە ڕێگای گەورە پیاوانە بەڵام ئەبێ هەموو ژیانت عیشت لەم پێناوە سەرف کردبێ چێژ لێرە هەیە چێژ لە کۆکردنەوەی پاران نییە چێژ لە مەنسەبە نییە چێژ لە شەهاداتە نییە واللهی چێژی حەقیقی ئینسانی مسلمان لەم تاعەت و عەبدایەتی و دینداریەدایە وەرن با پێکەوە بچینە ناو بەهەشت لەناو بەهەشتا زۆر نیعەمی گەورە هەیە رب العالمین بەهەشتیان کۆ ئەکاتەوە هۆ بەهەشتیان شتێک هەیە کەوا من پێم عەتا نەکردبن هەل ڕەضیتم ئەو خوا عەزیماڵێ ئێوە ڕازی بوون لە من خوایە وەما لەنا لا نەڕضا چی هەیە کە ئێمە ڕازی نەبین وقد أعطيتنا ما لم يعطى أحدا قبلنا أود بي عطا كردون كبيج إما بهيج كسك النداوة نا ما وأي بهشتيا ما وأي أخويا ببينن كليرة سجدتان بو أبرد ما وأخويا ببينن كليرة إيوة عبداتيتان بو أكد ما وأخويا ببينن كإيوة ليرة لبر أو آزار أدران أفرميت شون أم تشاواني سريان مانگ أبين مانگ هو رب العالمين أبين للذين أحسنوا الحسنى وزيادة خواهي قول أفر أو كسانيك لناو بهشتان إحسان ينكروا للدنيا همو إحسانا كان أدريته وزيادة ريشان أدريته مفسرين أفرمون أو زيادة يبينيني خواهي قيشنا برب العالمين شاوي سركرنويا كخوا جل جلاله بتشاوي سريان أبين أي عبدي گناهبار أي گنجي گناهبار أقال لو رجع بك بلقاي خوش هذا بيتوا والله رجع لرجان بتشاوكاني سر أو خوا عظيم جل جلاله أبينين تخوا أبي وهاب كانت وين تشاوكان ما نحضري نترسي لو يقناهت كردوا چونك أود أجر ناسي بأزاني أو غفور رحيم خواهيان أفرمي نبع عبادي أني أنا الغفور الرحيم خواهيان أفرمي من غفور رحيم من غفور رحيم دي وردي قد بدا نبع عبادي أقداري عبد كان كمان غفور رحيم كاتك لخزمة إنساني مسلمان أم آياتنا أو استدلي زور آرام أبي والله چنك گناهبار بي أجر خواد ناسيبي غفور الرحيم ترسدني آرامي درونة آراما